خواندوان جده پیمانگهن کمپیوتریین باشوری کردستانê dahenanên xwe li vîstevala Akirê berçav dikin weke derfetek bû hevguhartina proje û dahenanên nû. ئێمە لێرە کە لە کەرکووک هاتووینە فکرە ئەدەین فکرە دێنین پرۆژە دێنین لێرە عەرزیەکەین برادرانمان لە ئاکرێ لە سلێمانی لە چەمچەماڵ لە شارەکانی کە هەمووی دێنە ئێرە ئەیبینن ئێمەش بیرۆکەکانی ئەوانە بینین بەیەکەوە شادەبین یەکتری ئەبینین اتصال لە بینمان ئامێنێ بۆ داهاتوو ما پروژه چه کردین دبزونین کو امید پیش کفتید دبزونین کو امید هاین دبزونین کو یعنی دبزون ملت ما بزونین کو ام طلبه اینا دشین تشتکی که بخدمت ملت خو ویا قیرونا و خود تشتکی جیرنا بس بتوی سرمام تشتکی بکن دبزونین کو ملت خو پیش بخینو چوارمین ساله ویستاوالا Akirê dihête li darxistin. Di vîstevala îsal da peymangehên kompyûterî ji parêzgehên Kerkûk û Hewlêr û Silêmaniyê û Duhok beşdar bûne. اكيد كومبونا افون بروجا همو الاك جي فاكتوركي جالكي مهمه بوما همو بو همو بجدار بو كهر اكلمه الهزركي والبقريتن چونكا اف بروجا جورا جورن هزرت جورا جورت دا هي اگر هر بروجا كم هزركي لي والجرين ابا زياتر الچل هزرا دي لي والجرين بو سال دا بدا ان شاء الله دي رنگ دوان رنگ دونبا لناف بروجا ما دا هبيتن Gavdanên Başûrê Kurdistanê bandorî li ser kertê perwerdê kiriye lê jiyan berdewam e. بێگومان ئێمە پرۆژەی زۆرمان هەبوو بەڵام لەبەر ئەو بارودۆخە دارایی کە هەیە ئەو پرۆژانە ناڵێم وەستاوە بەڵام بە سستی دەڕوات ئەوەی تەسەوڕمان دەکرد کە بە 2 ساڵ ئەنجامی بدەین لەوانەیە بە 6 ساڵ ئەمە بتوانین ئەنجامی بدەین بەڵام پەروەردە تا ژیان بەردەوام بێ پەروەردەش بەردەوام دەبێت. Peymangehên kompyûterî giringiyê biyavê perwerde û pêşêxistina zanistê kompyûterî didin. Li Başûrê Kurdistanê nêzîkî 15 peymangehên kertê taybet û mîrî hene. Di gel qeyrana darê û rewşa Başûrê Kurdistanê projên dahenanê dihêne berçavkirin. Ji ber ku hinj bejdarbûyên vîstevala Akirê ya peymangehên kompyûterî dibêjin, eger pare jî nebît lê hêzer dişê dahenanê biket. Eyûp Nisirî Rodao. Akirê.